یەکێکە لە گەورەترین و بەهێزترین پادشاکانی دەوڵەتی سەلجوقی توانی شکست بە سوپای بێزانتیەکان بهێنێت لە جەنگی ملازگرت. مێژونووسان ئەو جەنگە بەداستانێکی گەورە ناوزەند دەکەن. ئاڵب ئەرسەلان سەرکردەیەک لە ئاگر و ئاسن. ئەو سەرکردەیە کەسایەتیەک بوو کە بە ئاڵب ئەرسەلان ناسرا بوو کە ناوی ڕاستەقینەی محەممەدی کوڕی جەگری کوڕی سەلجوقە. لە 15 کانونی یەکەمی ساڵی 1029 لە خێزانێکی سەلجوقی سربەهۆزەکانی غوزی تورکیا لەدایک بووە. لە ساڵی 1063 لە دوای ئەوەی سوڵتانی سەلجوقیەکان بە ناوی تەرغەلبەک کۆچی دوایی دەکات، ململانەیەکی زۆر لەسەر دەسەڵات دروست دەبێت. بەڵام بە کۆی دەنگ ئاڵب ئەرسەلان کە کوڕی برای تەرغەلبەگە دەکرێتە دەسەڵاتدار، دەبێتە سوڵتانی سەلجوقیەکان. ئاڵب ئەرسەلان وەک مامی سەرکردەیەکی زیرەک و لێهات و ئازا بوو، خاوەنی سیاسەت و پلانێکی ژیرانەی تایبەت بەخۆی بوو. لە ماوەی دەسەڵاتیدا چەندین کاری گرنگی ئەنجام داوە. ئاڵب ئەرسەلان پێش ئەوەی دەست بکات بە فراوانکردنی سنووری دەوڵەتەکەی هەوڵیدا سەقامگیری لە ناوچەکانی ژێر دەسەڵاتیدا دروست بکات. لە هەمان کاتدا ئەو ناکۆکیانەی کە هەبوون کۆتاییان پێ بهێنێت. ئەوەش ماوەی 7 ساڵی خایاند. دواتر پلانی دانا بۆ ئەوەی دەست بە فتوحات بکات بەرەو ڕۆژئاوا و دەوڵەتی بێزانتیەکان لە ئاسیای بچووک هەنگاو بنێت. لە سەرچاوە مێژوویەکاندا باز لەوە کراوە کە ئاڵب ئەرسەلان یەکێک بووە لەو کەسانەی کە هەمیشە خەونی ئەوە بووە لە پێناو خوددادا جیهاد بکات، ئاینی ئیسلام بەناو دەوڵەتی بێزانتیەکاندا بڵاو بکاتەوە. بۆ ئەوەش ئەستا بە ئەنجامدانی هێرشێکی گەورە بۆ سەر هەرێمە ناسراوەکانی دراوسەی، پاشان سوپاکەی نادا ئازەربایجان. لەوێشەوە بەرەو ڕۆژئاوا بەڕێکەوتن، دەستیان بەسەر کەرجدا گرت کە جۆرجیای ئێستا دەکات. پاشان بەرەو زەوی ئەرمەنیەکان بەڕێکەوتن، ویستیان زەوی ئەرمەنیەکان داگیر بکەن. بەڵام ئیمپراتۆری بێزانتی بە ناوی ڕۆمانۆسی چوارەم داوا لە ئاڵب ئەرسەلان دەکات کە گرێبەستێکی ئاشتی ببەستن. ئەوان هیچ نیازی جەنگیان نییە، بۆیە لە ساڵی 1069 گرێبەستەکە لە نێوان هەردوو لا واژۆ دەکرێت، دەرگا بەڕوویاندا دەکرێتەوە. دوای ماوەیەک بێزانتیەکان لەگەڵ سوپای ڕۆما و ڕووس و کەرج کۆ دەبنەوە، پلانی کوشتنی ئاڵب ئەرسەلان دادەنێن. ئەوەش بە تەواوەتی سوڵتانی تووشی شۆک کرد، چونکە ئەو پیوا بوو کە ئەوان پابەند دەبن بە گرێبەستەکەیانەوە. لەبەر ئەو هۆکارەش جەنگی ملازگرت لە نێوانیاندا ڕوودەدات. سوپای سەلجوقیەکان ژمارەیان لە 50,000 جەنگاوەر پێگاتە بوو، بێزانتیەکانیش ژمارەیان 200,000 بوو. چەند جارێک ڕووبەڕووبوونەوە لە نێوانیاندا دروست دەبێت، بەڵام بەهۆی جیاوازی لە ژماری سەربازەکانەوە ناتوانن بەرەو پێشەوە بچن. لە ساڵی 1071 ئاڵب ئەرسەلان لە دوای ئەنجامدانی نوێژیینی سوپاکی کۆ دەکاتەوە و پێیان ڕادەگەێنێت کە ئەو ئامادەی جەنگە. ئەگەر هەر کەسێک لەگەڵیدا دەبێت ئەوە بۆ جەنگ خۆی ئامادە بکات. ئەوەش کە ئارەزوو دەکات جەنگ نەکات ئازادە. ئاماژەش بەوە دەکات کە ئەو وەک سوڵتانێک فەرمانیان پێ ناکات، بەڵکو خۆی بە یەکێک لە ئەواندا دەنێت. کاتێک جەنگ دەست پێ دەکات ئاڵب ئەرسەلان تەکنیکێکی سەربازی گرنگ بەکاردەهێنێت. ئەویش بریتی بوو لەوەی کەوا بکات سوپای بێزانتیەکان و ڕۆمانەکان پێیان وابێت کە ئەوان دەکشێنەوە و شکست دەهێنن. جەنگەکە تا ئێوارە بەردەوام دەبێت، بەڵام کە شەودا دێت دۆژمنەکانیان پێیان وابوو کە ئیتر موسڵمانەکان توانای جەنگیان نییە. بەڵام لە نیوە شەودا هێرشێکی گەورە لەلایەن موسڵمانەکانەوە دەکرێت، بە هەزارها سەرباز بەدیل دەگرن. لەو نێوەندەشدا پادشا ڕۆمانۆسی چوارەمیش دەستگیر دەکرێت. ئاڵب ئەرسەلان قبولی کرد کە ڕۆمانۆسی چوارەم ئازاد بکات لە بەرامبەر قەرەبوویەکی دارایی گەورە، لەگەڵەوەشدا هەموو موسڵمانێک کە بەدیلیان گرتووە ئازادی بکەن. ئەو جەنگە مێژونووسان بە داستانی گەورە ناوی دەبن، نمونەی ئازایەتی سەرکردەیەکی گەورەی موسڵمانەکان نیشان دەدات.